خۆشەویستانم بۆ دەستکەوتنی هەموو بابەتێکی بواری ڤیدیۆ گەیم، تەکنەلۆژیا، تەنانەت تەکنەلۆژیا بە شێوەیەکی گشتی بۆ منە ئەدەباتی ناوماڵ، جگەل لە یاریکردن یاخود پێداویستەکانی کۆمپیوتەر لە هەموو براندە جیاوازەکان، نەک تەنیا براندە چینیەکان بەڵکو براندە گرانبەهاکان، براندە هەرزانەکان، ئەو براندانەی کەوا هەم نرخیان هەرزانە، هەم کۆڵەتیان باشە لە چاو نرخەکەیان، وەروەها بۆ دەستکەوتنی بوون منە سپیکەر، پارچەی کۆمپیوتەر، ماوس، کیبۆرد، بابەتی کۆنسڵ، یاریەکان، ئەکشن فیگەر، هەر بابەتێکت دەوێت لە جیهانی تەرفیهی و ڤیدیۆ گەیم حەز دەکەی بەدەستی بخەیت، بگومان لە ئاری گەیمینگ بەردەستە، دەتوانین سەردانی ئاری گەیمینگ بکەیت لە شاری هەولێر لە شەقامی چلمەتری یاخود لە ڕێگەی سۆشەڵ میدیا بە تایبەتی ئینستاگرام، تیکتۆک، توانی پەیوەندی بە ئاری گەیمینگەوە بکەیت یاخود سەردانی وێبسایتی arigaming.com بکەیت. هەر بابەتێکت دەوێت دەتوانین ئۆردەری بکەیت و ئۆردەرەکە دەگەێنێتە هەموو شار و شارۆچکانی هەرێمی کوردستان بۆتان بەردەست دەبێت. سوپاس بۆ ئاری گەیمینگ بۆ سپۆنسەریکردنی مەڵقەی پرۆگرامی 01 ژیری. سڵاو ڕێز و خۆشەویستیم بینەران و بیسەران بەخێر بێن بۆ ئەڵلقەی ژمارە 250 01 ژیری. خۆم بە خۆشحاڵ دەزانم لە ئەڵلقەیەکی دیکە ئەمڕۆ بەرواری 2/5/2025 5مانیشمانە 2025 تێپەڕدا کە زۆر بەسەری دەڕوا، بەڵام زۆری سەریان ناڕوە لە بەروی پلانێکم هەیە بۆ هاوێنی ئەم ساڵ ئینشاءالله. باسی ناکەم زارە پلانەکە چیە لە بەرەوەی پلانێکی گەوری ژیانە، مەیبی لەوانەیە بڵێم پلانەکەم وایە ئەو ستودیوێ دەگۆڕدرێم، خانووشت دەگۆڕدرێم، ستودیوەیەکی نوێ دروست دەکرێم، کاتم زیاتر دەبیت لە بۆ یوتیوب تایبەتی لایڤ ستریم و تەرتیبات شتە، بەڵام زارێت تەواوی ناکەم بهیم لە هاوێنی ئەم ساڵم شتە ڕوودەدا ڕانایە چەند ئەڵلقەیەکی دیکەش هەر لێرە بین، بەڵام بە ڤڵۆگێک ئینشاءالله ئەو پرۆسەیەتان پێی نیشان دەدەم و لە مێژە هەوڵ دەدەم، چەندین ساڵە هەوڵی ئەو شتە دەدەم، ئینشاءالله بە ماوەیەکی نزیک ئینشاءالله دەیبینن لە ماوەی 1-2 مانجی داهاتوو. بەس 01 ژیریە چ دەکەنم هەفتەیە خەریک چی یاریەک بوون لە کۆمنت بینوسم، من وەکو خۆم یاری ئەساسن کوردی شارۆسم بە 28 کاتژمێر تەواو کرد بەو بێ کاتی و بێمەجای خۆم، بەڵام توانیم یاریشی وازە بەلەح تەواو بکەم، هەرچەندە ساید میشنەکانم زۆر نەکرد چکە بۆ یەکە ساید میشنەکان بکەین نزیک دەبێتەوە لە 35 بۆ 40، بەڵام 28 کاتژمێر یاریەکەم تەواو کرد لە ستۆری ئینستاگرام و سناپ و فەیسبوک و شتانە زۆر شتان دادنێن بۆ لە ڕێگەی ئینستاگرام و سناپ و فیسبوک و فۆڵۆم بکەن، ڕۆژانە ژیانی ئاسایی من دەبینن. دڵخۆشم ئەڵلقەیەکی خۆشە لە هەمانکەدا ئەڵلقەیەکی کارەساتبارە لە بەرەوەی بەڕاستی مایکرۆسۆفت دڵی هێشاندین و کارەساتێکی خوڵقان کە بەڕاستی زۆر خراپە بۆ دنیا ڤیدیۆ گەیم ستە باسی دەکەم تکا دەکەم دگمەی لایک سبسکرایب لەبیر نەکەن با دەست پێ بکەین. گەورەچینە یارانی لە مەفتەیە بڵاو دەکردنەوە یاری زۆر زەبەلاحمانیە، بەڵام چەند یاریی بچووکمان هەیە بۆ کەسانی کە حەز دەکەن ئاگادار بن لە مەفتەیە یاریەک هەیە. یاریی نوێمان هەیە بەشی دووەمی یاری ساڤج پلانێتە بە ناوی ریڤنج ئۆف دە ساڤج ئۆف دە پلانێت. ریڤنج ئۆف دە ساڤج پلانێت بڕیارە لە 8 ئەو مانگە 8 مەی لەسەر پلەی5 ئێکسبۆکس و پیسی بڵاو بکرێتەوە. یاریی ڕەنگە پێم وابی تۆزێک ئۆپن وۆڵد شتە و خەیاڵی زانستیە و بگومان گەڕانندی کۆڵینەوە و تەقیکەر و ئەو شتانەی کۆکردنەوەی ئەشیامەشیە، بەڵام یاریی کۆمیدیە، ئەگە حەز لە یاری کۆمیدیە یاری کۆمیدیمان تۆزێکەمە ئەمە یاریی کۆمیدیە. بەڵام یاریی جدیمان هەیە بە ستایلی استراتیژی کە زۆر بە یاریەکانی دیابلۆ دەچیتە ڕووی شێوازی یاریکردنەوە. یاریێکمان هەیە بەناوی کینگ ئارتەر لیجن IX I واتە 1 X ژواتە داواتە دەکاتە 11 ئەوە ژمارە ڕۆمانی وا دەخوێنرێتەوە لەسەر پێمابی لەسەر PC لە کۆتایەکانی 2024 بڵاوکرایەوە بە شێوی میکس ریڤیو وەتە بە شێویش تێکەڵ بوو، بەڵام لە مەفتەیە دێتە سەر پلەی5 و ئێکسبۆکس سیریەس بۆ کەسانی حەزیان بە یاری استراتیژیەکانە ئەم یاریەمان هەیە لە مەفتەیە. وای وەکو یاری نوێش کە کۆمپانیایکی گەورە زەبەلاح بڵاو بکاتەوە کە EA بەڵام ستودیۆکەمان زۆر بچووکە زۆر گەورە نییە بە ناوی The Midnight Walk. EA چەند ساڵێکە یاری بچووک بۆ شێوازە بڵاو دەکرێتەوە. The Midnight Walk یاریەکە تەقریبا دەڵێن توانین بڵێن بە ستایلی تینی سنایپ شت دەچێت، بەڵام بێگومان بە 3D دروست کرێت تەرتیبات شت، بەڵام قەشنگ دیارە لە ڕۆی قەشنگ نا، بەڵام توانین بڵێن یاریی جوان دیارە لە ڕووی ئەو ستایلەی گۆفیکەی کە بۆیان هەڵبژاردێت کە ستایلێکی خەونی ترسناچی کابوسیە. لە هەمان کاتدا پێشبینی دەکەم یاریەکە نمرەیەکی باش وەربگرێت لەبەرەوەی EA زۆر کەفی بۆ زۆر یاریانە دێ و یەی پشتگیری یاریە بچووکان دەکە بەڕاستی لە ماوەی ساڵ ڕابردوو It Takes Two کە خەڵاتی یاری ساڵی برد، ئەمە و یاریی دیکەشمانە بوو لەو ستایلەکە ناوکەین بیرنێ. ئەزمی لە هەفتەی داهاتوو ئەم یاری بڵاو دەکرێتەوە، بەس پێم وابی زیاتر لە ڕێگەی پڵس یان گەیم پاز و زۆر یاریانە وەگرین بۆ گەیمەران خۆشتر ئەنجامی بدا. بەرا یارێکی بچووکمانەیە بە ناوی لیتل کیتی بیگ سیتی، یاریێکە لەسەر پشیلەیەکە
پشیلەکەی جاران پشیلەیەکی دیکە کە چەند ساڵێک پێشستا پار بچە چیا بوو لەسەر پلتفۆرمەکانی دیکە بەردەست بوو بەڵام لەسەر پلەیستیشن بەردەست نەبوو و لە 9 لە مەفتێش کە بێ لەسەر پلەیستیشن بەردەست دەبی یاریەکانی پلەیستیشن پلاس لە بۆ ئیسنشڵ واتە پلەیستیشن پلسی مانگانە لە بۆ مانجی 5 ئاشکراکران هەرێکە لە یاریەکانی ئارک سڤایڤەر ئەسندت بەلاترۆ وەروە یاری وەرهامە فۆرتیکەی بۆڵتگان بگورن بۆڵتگان سێ یاری دەتوانن بڵێن مانگێکی مام ناوەندە ئارک زۆر نازدارە ئەو vێژنی پلەیستیشن 5ەکە یەکە تاوەکو ئێستا ئارکت نەکردێ بە vێژنە نوێیەکە کە ئەوێ ساڵی ئەبدەیتیان کردەوە لە بۆ پلەیستیشن 5 ئەگەنەتان کردیە لەم هەفتەی داهاتوو پێمابی دێتە سەر پلەیستیشن 5 دەتوان بەردەستی بخەنە ڕێگەی پلەیستیشن پلەسی ئاسایی وەرە یاری بەلاترۆ کە یەک بوو لە یاریەکانی پارساڵم یاریشی زۆر ناوازێ زۆر ئیدمانکارە دێتە سەر پلەیستیشن 5 وەرەوە یاری وەرهامەر فۆرتیکەی بۆڵتگان ئەوە یاری منە من حەزم دەکەم ئەو یاری تاقیەوە ڕاستی زۆر قەشەنگ و جوان دیارە ستایلێکی پیکسلیە چاڕوانم و یاری ئەنجام بدەم. بێمە سەر گەورەترین هەواڵەکانی مەفتیە بە تایبەت لە ئێکسبۆکس ڕست پێ بکەم لەبەرچی لەبەرەوەی مایکرۆسۆفت بە فەرمی ڕێگەیان کەوا نرخی کۆنسڵ یاری کۆنترۆلەر هەموو شتێکی ئێکسبۆکس بەرز دەکەنەوە تەنانەت کۆنسڵەکان 80 بۆ 100 دلار نرخیان بەرز دەبتەوە. نمونە لیستەکەی کە بڵاویان کردەوە بەڕاستی زۆر بەڕاستی دڵشکێنەرە نەک لە بەرەوەی کەوە بڵێم پێشتر نرخی هەرزان بۆ ئێستا ئاساییە بەڵکو کارە ساتە بۆ نمونە مایکرۆسۆفت بە فەرمی ڕێگەیانکەوە ئێکسبۆکس سیریس S ڤێژنی 512 گیگابایتەکە پێشتر بە 299 دلار بوو یاخۆ 300 دلار ئێستا بوویتە 379 دلار یاخۆ 380 دلار 80 دلار نرخی گرام بووە. ئێکسبۆکس سیریس S 1 تێرابایت پێشتر بە 350 دلار بوو ئێستا بۆتە 430 دلار. ئێکسبۆکس سیریس X دیجیتال کە 1 تێرابایتە بەڵام دیجیتالە پێشتر یاخود ئێستا 450 دلارە بەڵام دەبێتە چەند دەبێتە 550 دلار. ئێکسبۆکس سیریس X ئاسایی واتە دیسکەکەی لەگەڵە و 1 تێرابایتیشە بە 500 دلار بوو دەبێتە 600 دلار. ئێکسبۆکسی ئاسایی دەبێتە 600 دلار بینە پێشتان سۆنی هێشتا سعری پلەیستیشن 5 نەگەیاندیتە 600 دلار پلەیستیشن 5 ئاسایی دەڵام نەک پرۆیەکە نەگەیاندتە 600 دلار مایکرۆسۆفت بە 600 دلار پێتی دەفرۆشی. ئێکسبۆکس سیریس X 2 تێرابایت کە ناوەکەی گەلاکسی بلاکە بەخۆی بە 600 دلار بوو کە پێم وابوو بێحەد گرانە ڕاستە 2 تێرابایتە بەڵام زۆر گرانە. ئێستا نرخەکەی چەندە 729 دلار واتە لە پلەیستیشن 5 پرۆ گرانترە. تەماشا بینە پێش چاوتان سیریس X 2 تێرابایت 2 تێرابایتە پلەیستیشن 5 پرۆش هەر 2 تێرابایتە بەڵام پلەیستیشن 5 پرۆ هێز و توانایی زۆر زیاترە واتە کۆنسۆڵێکی تەنیا هاردی بەرز نەکرێتەوە بەڵکو هێز و توانای زیاترە یاریەکان بە کواڵیتێکی بەرزتر بە ڕێزۆلوشنێکی بەرزتر بە فریم ڕێیتی زیاتر 120 فریم ئەوانە بەشێکی زۆر یاریانە بە کواڵیتێکی باشتر کار پێ دەکات. اینجا 2 تێرابایتیشە اینجا بە 700 دلارەکە زۆر ڕخنەمانە سۆنی کرد کاتێککە پلەیستیشن 5 پرۆ شاکرد کەچی مایکرۆسۆفت ئێکسبۆکس سیریس X بە هەمان مواصفاتەکانی ساڵی 2020 تەنیا بکریتە 2 تێرابایت نرخەکەی گەیاندە 730 دلار واتە 30 دلار لە پلەیستیشن 5 ئاسایی گرانترە. کۆنترۆلەرەکان کۆنترۆلەری کۆر پێشتر بە 64 دلار بوو یاخۆ 65 دلار بوو ئێستا بۆتە عەفو کۆنترۆلەری کۆر پێشتر بە 65 بوو بە 65 دەمێنێتەوە. کۆنترۆلەری کەلەرەکان ئەوانەی کە ڕەنجیان هەیە پێشتر بە 7 بوو هەر بە 7 دەبینێتەوە بەڵام لimited ئیدیشنەکان 10 دلار نرخیان گرانتر دەبی کۆنترۆلەرەکان بۆ نمونە پێشتر بە 69 بە 70 دلار بوو ئێستا دەبێتە 80 دلار وەروە ببورن سپێشڵ ئیدیشنەکە دەبێتە 80 دلار 10 دلار گرانتر دەبی limited ئیدیشنەکەش باماشەیە بە 80 بوو دەبێتە 90 وەروە ئێکسبۆکس ئیلیت کنترۆلەر سیریس 2 کۆر بە 149 بە 142 دەبینێتەوە بەڵام ئێکسبۆکس وایرلس کنترۆلەر سیریس 2 فولەکەی کە تاوای ماسفاتەکانی تێدا دوگوی پشتوانی تێدا بە 180 بوو دەبتە 200 دلار واتە 20 دلار نرخی گرانتر دەبێت. ئێکسبۆکس ستودیۆ هێدسێت وەک خۆی دەمینێتەوە بەڵام ئێکسبۆکس وایرلس هێدسێت 10 دلار نرخی گران دەبێت لە 110 دەبێتە 120. مایکرۆسۆفت لەگەڵ ئەوەش کە ئەوانە هەمووی کارەسات بارن لەگەڵ ئەوەش مایکرۆسۆفت بە فەرمی ڕاگەیان تا کۆتایی ئەم ساڵ نرخی بەشێک لە یاریە تایبەتەکانی خۆیان واتە فێرست پارتیەکانی خۆیان نرخی لە 7 بۆ 80 دلار بەرز دەکەنەوە. ڕۆژەکە هات گوتمان ئەگەر نیتێندۆ بیکە
کۆمپانیەکانی دیکەش دەکەن بەڵام پێشبینیمان وا بوو سۆنی نرخی یاریەکان لە هەفتە بکاتە 80 کەچی مایکرۆسۆفت نرخی یاریەکانی لە هەفتە دەکاتە 80 دلار کارەسات نرخی یاریەکانی ئێکسبۆکس بەرەو 80 لە بەرز دەبنەوە بەس زەبەتکەی نازانین بەڵام مایکرۆسۆفت دەڵێ بەشە لە یاریەکانی خۆمان لە تاکۆتایی ئەم ساڵ نرخەکانیان بۆ 80 دلار بەرز دەبێتەوە هۆکار چیە؟ مایکرۆسۆفت دەڵێ لە بەرەوەی بازاڕی دنیای ڤیدیۆ گەیم و بازاڕی تەکنۆلۆژی لە حاڵەتێکی خراپدایە وات؟ ئۆکەی تێدەگەم ئەگەر نرخی کۆنسڵ 10 دلار 20 دلار 30 دلار گرانتر بی لەبەر ئەو مەسەرەن گومرگانەی ترامپ زیادی کردی لە سین چونکە کۆنسڵان هەمووی لە سین دەبەستری و دروست دەکرێت بەڵام نرخی یاری کە تۆ بە دیجیتەڵی بڵاوی دەکەیتەوە واتە بە کەیسیش بڵاوی ناکەیتەوە بە دیجیتەڵی مایکرۆسۆفت لۆ نرخی 10 دلار گرانتر دەکەیت لەبەرەوەی دەڵێ بازار خراپە بازار چ خراپە گەورەترین کۆمپانیای جیهانی باشترین بازار ئێستا حالیات زۆرترین یاری لەسەر پلەی5 دەفرۆشی پارێکی خیاڵی قازانج دەکەی کۆنسۆڵەکەت لە کەمترین فرۆشیتی لە مێژوودا کەسی تۆ هێشتا نرخیشی بەرز دەکەیتەوە یعنی وەکەوە وایە خەڵک دەڵێن کاکە ئۆکەی بە تەمامە ئێکسبۆکس بکڕم تۆنە یاری نوێ هاتیێتن ساڵە خراپ بوو بەڵام ئێستا یاریەکان باشن ئەوە چیە 80 دلار نرخی ئێکسبۆکس گران بووە لۆ نەچم پلەی5 چی بکڕم هەرچەند دەسە باش سۆنیش دەکەم کە پێشبینی خۆشم وایە سۆنیش نرخی گران دەکە ئەوە نایهێڵتەوە ئەگەر بێت و بنیتین و مایکرۆسۆفت نرخی گران بکەن بەڵام وای شت بەڕاستی کارەسات بارە دنیای ڤیدیۆ گەیم بەرە گرانتر دەڕوام پێم وابی دەگاتە حدێکەوە بازارکە بە زۆر بە خراپی دەشتێ کراش دەکا ئیرۆڕێکی گەورە داتە ناو مێشتی هەموو خەڵکی ئیدی شت ناکردرێ بە شێوازەکە کۆمپانیەکان دەڵێن غەڵەتمان کرد بابینە جاران ئەکیدم لەو شتێک کە ڕوودەدا لەبەرەوەی پارەکان ینی 80 دلار کەماومێن ینی تۆ ڕاستە نرخی یاری لەوەتی هەیە 60 دلار بۆ ئێستا کردیتە 70 ئۆکەی بەڵام 80 دلار پارەیەکی یەکجار زۆرە ینی باوەڕاکەم گەیمەران 80 دلار بە هەموو یاریەک بدەن یاریەک دوو یاری لە ساڵێک پێشتر ئەگەر 6 مانگ جارێک 3 مانگ جارێک یاریێکی کڕیا بۆ سعرەی لە جیهان باز دەکەم نەک کوردستان باوەڕ ناکەم ژمارەی فرۆشی یاریەکان زۆر کەمتر دەبتەوە بەڕاستی لە مەگەر یاریەکە بە خۆشی فرۆشی زۆری مەسەڵەن کوجی شش یان وەکو مەسەڵەن هەیلۆ یان وەکو یاریی وەک گاڵڤارێکە زۆر بفرۆشەکە یاریەکانی دیکە بەڕاستی نرخیان بەرز بکرێتەوە کارەسات بارە بەڕاستی بەس مهم مایکرۆسۆفت کارەساتێکی گەورەی خوڵقاند وەرە مایکرۆسۆفت داهات و خەرجی و تەرتیبات شتی چالێکی ڕابردی خۆیان شاکرد کە لە 2000 پێمە لە مانجی یەک تاوەکو مانجی یەک تاوەکو سیڤەکی 2025 ئاواتە سێ مانجی سەرەتای ئەم ساڵی بڵاو کردەوە چکە لە مانجی 4 لە بۆ مانجی 7 یاخۆ یەکی 4 تاوەکو سیڤەکی 6 دەبێتە چارێکەکی دیکە بابزین کۆوەزی مایکرۆسۆفت دەڵێ گەیمینگ ڕێڤنیو داهاتی دنیای ڤیدیۆ گەیم بەگشتی 5 بەرز بۆتەوە لە چاو هەمان چارێک لە پارساڵ هاردوێر ڕێڤنیو نەک هەمان چارێک لە پارساڵ وەکو چارێکی ڕابردی خۆی وەتە لە مانجی یەکی 11 تاوەکو سیڤەکی 12 تقریبا سێ مانجی ڕابردی خۆی فرۆشی کۆنسۆڵ یاخود هاردوێر بەگشتی 6% دابەزیوە تازە باسم کرد مایکرۆسۆفت نزیکەی ساڵ و نیوێکە ڕێڤنیو یاخود داهاتی کۆنسۆڵی لە دابەزینە فرۆشەی کۆنسۆڵی دابەزینە کە تشتە نرخیش بەرز دەکاتەوە بەڵام کۆنتنت ئەند سەرڤیس ڕێڤنیو فرۆشی یاریەکان یاخود دیڵسی شتەکانی یاریەکان لەگەڵ سێڤیس بۆتە گەیم پاس و تەرتیبات و شت 8% زیادی کردو لە چاو چارێکی ڕابردی خۆیان کە هۆکارەکەشی بەوە دەگەڕێنەوە مایکرۆسۆفت دەڵێ گەیم پاس قازانجی زیاتر کرد خود پارێکی زیاتری کۆ کردوێتەوە نەک قازان تۆ باس قازانج ناکەین لەگەڵ کاڵ ئۆف دیوتی زیاتر فرۆشاوە پارێکی باشی هێناوە ماینکرافتیش زۆر فرۆشاوە لە چارەژ ڕابردووی واتە بەگشتی مایکرۆسۆفت 500 داهاتی ڤیدیۆ گەیمی خۆی زیاد کردووە کە پێم وابی ژمارەیەکی ئۆکیە نە زۆر باشە نە زۆر خراپە 500 مهم لە دابەزین نییە و لە بەرزبوونەوەیە مایکرۆسۆفتش ئەوەی دەبێت بەڵام فرۆشی کۆنسۆڵ دیسانە دابەزینە ئی مایکرۆسۆفتی یاخودی ئێکسبۆکسی 6% دابەزیوە سێ مانج ڕابردوش باسم کرد 6% دابەزی و سێ مانجی پێشەوەیش باسم کرد لە دابەزین بوو لە پێم وابی تەنیا یەک چارێک لە پارساڵ لە بەرزبوونەوە بوو پێم وابی بیدایەتی ئەو ساڵ پیدایەتی 2025 چوا بوو کە تۆزێک ژمارەکە 1 پوینت بوو ینی یەک بەرزبوونەوەیشی بەخۆ بینی و 1 بوو 2 شت چوا بوو بەڵام بەگشتی مایکرۆسۆفت قازانج گەورەکە لە دەکاتن وەکو قازانج لە کۆڵ ئۆف دیوتی و ماینکرافت دەکات لەروە ئێستا گەیم پاسیش دیارە لە حاڵەتێکی زۆر باشە کاو مایکرۆسۆفت دەڵێ ئەوای کردووەکەوە
گەشە بکە نەی نووسێ قازانز بکە نووسی گرۆث گەشە بکە مهم ئەوە مایکرۆسۆفتە بەگشتی 5.7 ملیار دلار ڕێڤنیویان هەبووە لەو چارەکەی واتە 5.7 ملیار دلار داهاتیان هەبووە بەڵام ئەو داهاتە بێگومان 5 ملیار دلارەکەش خەرجی و مەرجی شتانی دەردێ بەشێکی دەبێتە قازانز دەگەڕێتەوە ناو کۆمپانیای مایکرۆسۆفت حاڵیان باشە بەڵێ بەرزکردنەوەی نرخیان لێ دەکەن نازانم بەس ئەو یەزانم کەوا دنیا ڤیدیۆگەیم بەڕاستی بەرەو وێرانبوون دەڕوا ئەگەر بێت و کۆمپانیانە بەخۆیاندا نەچوو وەروە مایکرۆسۆفت و سۆنیش بە فەرمی ڕایانگەن کە مایکرۆسۆفت بۆتە گەورەترین بڵاوکەرەوەی یاری لەسەر پلەیستیشن 5 وەکو بڵاوکەرەوە لەبەرەوەی لە سەرەتام ساڵ سێچار یاریان بڵاو کردەوە ئێستاش لەو هەر لەو کاتەش سێ مانگە پریئۆردەری چەند یاریچکەیان بەردەست بوو پێم وابی سێ مانگی داهات و زۆر سەنجاک شتەی بزانین ئایا فۆرتسا ئیندیانا جۆنز ئەو یارانە حاڵیان چۆن بۆ چکە پێشبینیەکانوانە فرۆشەی 1,000 زۆریان هەبوو چۆ گەیمەرانی پلەیستیشن زیاتر یاری دەکڕن چۆ گەیم پاسیان نییە ڕاستە پڵسیان هەیە بەڵام کللتوری کڕینی گەیم لەسەر پلەیستیشن زۆر باوترە لە جیهان بێمە لای هاوڵەکانی پلەیستیشن و سەرەتاش بە بەوە دەست پێ بکەم کەوا شتێکی زۆرمان نییە لە مەفتەی لەسەر پلەیستیشن زیاتر هاوڵەکانی ئێکسبۆکس و هەروە هاوڵی جیهانی بوون بەڵام بە فەرمی یاری ریتۆرنەڵ ئەپدەیتی PS5 پرۆی لە بۆ هات هێشتا بزەبت نازانین ئەپدەیتەکە بزەبت چ دەکە و چ ناکە لەبەر کۆمپانیا بە فەرمی هێشتا هەموو دیتێڵەکانەوە شتەکانیان نەکردێت تەنیا قسەیان کرد وتیان ڕێزەلوشنیان بەرز کردوتەوە بۆ 2 بۆ 4 هەندە شوێن 2 بەڵام ئەو قسەی یعنی چە یعنی مەسەنەگەری پێشتە یاریەکە دابەزیبی لە بۆ 1008 ئێستا 4K تەواوە لە هەندێک شوێن دابەزیوە لە بۆ 2K بۆتە 4K تاو یعنی یاریەکە بە 4K تاو بەڵام ئایا کراوەتە 120 فریم ئەو شتانە شتا نازانم بڕی خۆم یاریەکەم تاقی نەکردەوە لە ئۆنلاین ژەو معلوماتە بەردەست نەبوو بەڵام چاوەڕوانی دیجیتال فاوندری دەکەم کە بزانم ئەوان قسەیان چێ لەسەری وەروەها کۆمپانیاش خۆی لەوانەی لە مەفتەیە لەرەکەی تڕێدەرێک یاخود بڵۆگ پۆستێک تاوای زانیاریەکان پێ بدەکە یاریەکە چ کوواڵیتێکی بەردەست لەسەر پلەیستیشن 5 پرۆ وەرە یاری دەیز گۆن لەسەر PS5 پرۆ بەگشتی کوواڵیتەکەی باشە تەنانەت توانم بڵێم تاکە یاری پلەیستیشنە وەکو ستودیۆ لەسەر پلەیستیشن 5 دەتوانی بە کوواڵیتی 5K بیکەوە تا 5K نەک 4K بە 5K دەتوانی یاری دەیز گۆن ئەنجام بدەیت بەڵام بەگمانە سیفرێ دەیز گۆن ئێستا حالیان لەسەر PS5 و PS5 پرۆ بەردەستە لە ڕێگەی ڤێژنی ڕیماستەرەکە کە تۆزێک لە گەیمەران دەڵێن ڕەنگیان زۆر دەستکاری کردیە مەسەڵەن شەو تاریکتر بووە ڕەنگەشینتر بووە بەڵام کەمامێن عنی دەبیت شەش دەستکاری بکەن ئەگەران لۆ داوای پارە لێ دەکەن دەمێ شتێکیان پێ بڵێم و لە جیهان ژەو قسەیە هەیە ئەگە بەنیازی پلەیستیشن بکڕی تکا دەکەم ئەگە بەنیازی پلەیستیشن بکڕی یاخود PS5 پرۆ بکڕی ئێستا کاتیەتی ڕاستە سۆنی بە فەرمی ڕای نەگەیاندەکەوە نرخی پلەیستیشن بەرز دەکەنەوە یاخود نرخی PS5 پرۆ بەرز دەکەنەوە بەڵام یعنی جێگەی سیخینیە سۆنی هەرگیز پێشبین نەدەکرد مایکرۆسۆفت نرخی گەیم و یاریەکان و نرخی کۆنسڵەکەی بەرز کاتەوە بە سپرایس هەمووی بەرز کردە بۆش سۆنی جێگەی سیخە نییە بەڕاستی ئەنی تاکە کۆمپانیا کە فکری بکەمەوە سعیدی شتەکان بەرز کاتەوە سۆنیە بەر سۆنی کۆمپانیا زۆر گەورە نییە پێویستی بۆ پارەیە نەک پێویستی بۆ پارێ دەیانێت پارێکی 1,000 زۆر پەیدا بکەن چۆن کۆمپانیاکە بۆ دەرەجەی گەورە نییە بەقەدەر مایکرۆسۆفت کە خاوەنی تریلیۆن دلارە سۆنی خاوەنی 37 ملیار دلار زۆریان فەرقە ئۆکەی سو ئەگە بەتەمای پلەیستیشن بکڕی یان ئێکسبۆکس بکڕی ئێستا کاتیەتی ڕاستە وەختی امتحانات و شتە بەڵام دەتوانی بەداکبا بڵێ ئەگە بەنیازی هاوی بیکڕی ئێستا بیکڕا بەڵام یاری پێمەکە هەڵی گرێت تا امتحانات تەواو دەبێت لەبەر سەو قسەیە دەکەم لەبەرەوەی ئەکید بن نرخ بەرز دەبتەوە ئەکید بن بەرز دەبتەوە هەتا هاوی نییە تا دوو مانجیشکە ئەکید بن کارە سات ڕۆدەدا نرخی هەموو شتێ بەرز دەبێتەوە بەڵام ئەگەر بە تەما هەر بکڕی ئێستا کاتیەتی بڕۆم بیکڕن لە خۆتان هەڵی گرن تا امتحانات تەواو دەبی نامەوێت پارێکی زیاتر بدەن بەڕاستی بۆ کەسانی بە تابەت بتمای کڕینی PS5 پرۆنە ئێستا لە بازار نرخی بخۆی نرخی 700 دلار ئێستا لە بازار بە 680 670 لانەی پەیدای بکەیت باوەڕتان هەبی نرخ بەرزتەوە بۆ سعر برس ناکەوتەوە جارێکی دیکە بۆیش تکا دەکەم ئەگە بەنیازم بیکڕن ئێستا کاتێتی بێمە لای هەواڵی یاریەکان و دووبارە گۆڕانکاریەکمان هەیە لەناو کۆمپانیای تێک2 خاوەنی کۆمپانیای ڕۆکستاری یارێکی دیکە زووتر بڵاو دەکەنەوە لەو کاتێکەوە پێش چەند مانگ دوو مانگ پێشترا شویان کردبوو ئەوش یاری بۆردەرلاندز 4 لە بەرەوەی ستیت ئۆف پلەییان لە بۆ ئەنجامدا زۆر معلوماتیان بڵاو کردەوە بێگومان گەیم پلەیش درودیشیان بڵاو کردەوە بەڵام ئەوەی سەرنجاچێش بوو ڕۆژێک پێش ستیت ئۆف پلەیەکە ڕاندی پیچفۆرد کە خاوەنی ستودیۆی گیربۆکسە کەس بەشێکە لە کۆمپانیای تێک2 بەشێکانی لە جیهانی ڕۆکستارە لەناو هەمان کۆمپانیانە بۆیش باس ڕۆکستار دەکەم لەبەرچی لەبەرەوەی ئاندی وتی یاریەکە زووتر بڵاو دەکەینەوە لەو کاتێککە پێشتری ئەلانمان کردبوو
کەی یاریەکەیان ئەلان کرد بوو 2 مانگ پێش ئێستا بوو 2 مانگ و تقریبا سەرەتای ئەم ساڵ بوو ئێستا یاریەکە لە 12 مانجینۆ بڵاو دەکرێتەوە کە پێشتر بڕیار بوو لە 20ەکان بۆ بزانم 23 مانجینۆ بڵاو بکرێتەوە واتە 2 هەفتە یاریەکە زووتر بڵاو دەکەنەوە بزانە یاری بۆردەرلاندز لە بڕیار لە کۆتاییەکانی مانجینۆ بڵاو بکرێتەوە ئێستا هاتە ناوەڕاستی مانجینۆ یاری مافیایەکە بەپەی دزە پێکردنەکەبی لە مانجی هەشت بڵاو دەکرێتەوە بەڵام هەفتەی داهات و زیاد دەزانین کاتێک گەیم پلەیکە ناشاکەس کاتی داات و گەیم پلەیکە یاشا دەکەن زیاد دەزانین کە چەندی هەشتە بزەبەت بەڵام لە مانجی هەشتە گۆست ئۆف یۆتەی کە سۆنی بەشەیەکی زۆر سوپرایز بەبێ ستەیت ئۆف پلەی و شت بەروارەکە یاشا کرد 2 مانجی دێ ئەواتە مانجی هەشت مانجی نۆ ناوەڕاست 2 مانجی دا کاتە یان تێک تو ناوێ یاریەکانی خۆی بە تایبەتی بۆردەرلاندز لە مەسەلەن لە نزیکی GTA بی بە هیچ نەوەک مەسەلەن GTA مەسەن 10 دەبی 15 دەبی 20 دەبی هێشتا مانگێکیان فەرقە بەڵام ناوێ مانگێکیان فەرقی بۆیش پێشبینیەکان هەمووی بۆ ئەو دەچنکەوە GTA لە ماوەی هەفتەیەک 2 هەفتە 3 هەفتەی دیکە 100% شتێکی لەسەر بڵاو دەکرێتەوە لەبەرەوەی جیهانی ڤیدیۆگەیم بەگشتی شتەکان وا تقریبا دەگۆڕدرێن ڕستکاری دەکرێن ئەکیدم لەوەی پەیوەندی بە GTA هەیە هەر چەندە ئەڕاندی لەم هەفتەیە لە ڕێگەی تویتێکەوە وتی دەستکاریکردنی بەرواری بۆردەرلاندز 4 پەیوەندی بە هیچ یاریەکەوە نیە پەیوەندی بە هیچ شتێکەوە نییە تەنیا ئەوەیە کە یاریەکە ئامادە دەمانێت زووتر بڵاوکەێنەوە من بار بۆ قسەی ناکەم بگومان ڕاندی دەزانین GTA 6 بڵاو دەکرێتەوە یاخۆت بەگشتی لە چەم هەفتەیەک و مانگێک بڵاو دەکرێتەوە لەبەرەوەی بەشێکە وکوتم لە کۆمپانی تێک تو کە ئاویش خاوەنی ڕۆکستاریە و بگومان ناوی یاریەکەی خۆشی لە نزیک GTA 6 بڵاو کاتەوە بۆیش کاتێک لەوانەیە زانی بی کە GTA 6 لە چە مەسەلەن ویندۆیەک بڵاو دەکرێتەوە بەروارەکەی تۆزەکەی ناوەتە پێش بۆ ئەوەی دوور بێ لەو زەڵجەی کە GTA دروستی دەکات بۆیش سۆنی لە هەفتەی ڕابردوو وەکو باسم کرد بەشێکی زۆر سوپرایز دەناکاوە گوتی کاکاوە گۆست ئۆف یۆتەی ئەوەش تڕۆیەری نوێ ئەوەش بەرباری بڵاوکردنەوەی بەشێش سوپرایز نە ستەیت ئۆف پلەی بوو نە کۆنفرانس بوو کە دەکرێت یەک ستەیت ئۆف پلەی کامل بە بەرواری بڵاوبوونەوەی گۆست ئۆف یۆتەی بەسەر ببەی یعنی خەڵک هەر تەماشا دەکات کە گۆست ئۆف یۆتەی یاریی گەوری پلەیستیشنە بەڵام پلەیستیشن وەکو یاریی گەورە تەعامل لەگەڵ نەکرد هەر یەکسەر بەروارەکەی ئاشا کرد بەس مهم ئەوە دوای زانیاری لەسەر بۆردەرلاندز 4 ئەوە بە باسی بۆردەرلاندز 4 کەم ڕاستی گەیم پلەیەکەی زۆر بەچێژە یعنی وای نەمن کردو ئێستا حالیان بچم یاریە کۆنەکانی بۆردەرلاندز دووبارە دەست پێ بکەمەوە یەک و دوو سێ دەست پێکەم خۆمامە دەکەم لە بۆردەرلاندز 4 لەبەرەوەی گەیم پلەیەکەی جوانە وان میکانیکی نوێیان زیاد کردێ بە تایبەتی فرینەکە لە ئاسمان تا چۆن بڵێم کاتێک بازەکی زۆر درێژ دەدەین وەروە سیلاحی جیاوازیان بگومان داناوە ماپەکە سەرنجڕا چێشترە لە چاوجاران گرافیک جوانترە کارکتەری نوێمان هەیە تاین بەشەیە کەواب یاخود یەک کەسی بارەزی خۆت بیکەی چیرۆکەشی باسی هەسارەیەک دەکە کە شتەکانی بۆردەرلاندز هەمووی وایە بەڵام ئەویان باسی هەسارەیەک دەکە کەوا زۆرە ڕۆبۆتێکەوە سارێ بەڕێوە دەبێت بەڵام بەهۆی ڕووداوەکانی بۆردەرلاندز 3 شتێک ڕوویدەدا دەکەونەوە سارەیە ئەو دایانەوێت دژی ئەوە ساری ڕۆبۆتەکانی ئەوە سارێ ڕاوەستین کۆمیدیای تێدایە ئەکشنە بە تەقکردنە بۆردەرلاندزەکە بۆردەرلاندز کردی دەزانم باسی دەکەم مەگەنەشت کردیم بەشی یەکەم زۆر خۆشە بەشی سێم لەوانەیە باشترین بەش نەبی بەڵام بەش سێمی توانی بەتەنیا بکەی هیچ کێشە نییە چکاو یاریەش خۆشە گە بەشەکان کردی بەڵام مەگەنەشت کردی یارە ئاسایی دەتوانین بچێ ناو جیهانی یاریەکەی زۆر کێشەدا بە دروست ناکە بێمە لای فۆرتنایت بۆ فەرمی و فۆرتنایت یاخود ئەپیک گەیمز لەگەڵ ئەپڵی لەگەڵ جەماعەتی ئایفۆنی تاویدی کێشەکەیان نەما لەبەروی دادگای ئەمریکی بڕیاری داکەوە ئەپڵ دەبێ ڕێگە بدە کۆمپانیەکانی دیکە ئەپلیکیشن و یاریەکان لە ڕێگەیەکی دیکە پارە لەناو یاریەکە خەرج بکەن نەک تەنیا لە ڕێگەی ئاپستۆری بەڵکو دەتوانێت بە ویزا کارتی خۆیان پارەسەرف بکەن تاوەکو باجی 30% دەکەنەدان واتە چی واتە لە هەفتەی داهاتوو بۆ فەرمیش لە هەفتەی داهاتووە ئەم هەفتەی کە بێ بزەبەت نازانین ڕۆژێک بەڵام وتیان هەفتەی داهاتوو فۆرتنایت دەگەڕێتەوە سەر ئاپستۆری بە شێوەیەکی فەرمی ئاپستۆر نەک ئاپستۆرێکی دیکە بە 1000 خۆتۆشت داوەندی بکەی بەڵکو ئاپستۆری فەرمی فۆرتنایت دەگەڕێتەوە لە دوای چەند ساڵ 4 ساڵ تقریبا 5 ساڵ تقریبا فۆرتنایت دەگەڕێتەوە سەر ئاپستۆری و گەیبەرانی کوردستانی لەخوایانتوان داڵۆندی بکەن بەڵام دەگەڕێت سەر ئاپستۆری ئەمریکی ئاگادار بن ئەگە ئاپستۆری عێراقیتان هەیە بیگۆڕن لە بۆم دیش هەر نظام گۆڕنی تۆزێکی زعازە بە تایبەتی ئەگەر پارەی تێدا مابی گۆڕنی زۆر زعازە دەبی ئەپلایدێکی دیکە یاخود شتێککە دروستکەی بەڵام باشترین شتەوەی وەکو من بیکەن دوو ئەپلایدیم هەیە یەکەیان ئەمریکیەکەیە یەکەیان عێراقیەکەیە ئەمریکیەکە ئەپلایدی فەرمی خۆمە ئەوە بەڵام ئاپستۆرەکە بەردەوام دەیگۆڕم سەر لەنا ئاپستۆری توام لۆگاوتی کە ئەکاونتێکەکە داخلکەم لەبەر مەسەلەی ئەو چێشە
بمعنایانەیە جاری وایە تووشم دەبی عراقەکە زۆر ئیسفادە دەکەم بۆ منە سپۆتیفای و ئەو شتانە نەک سپۆتیفای ببوورە سناپچات و پڵەس و ئەوانە زۆ هەرزان لێرە ساڵێکی 4 دلارە لە ئەمریکەکەی ساڵانە 5 دلارە 4 دلار چیوە بەس بهێن فۆرتنایت لە هەفتەی داهاتوو دەکاتەوە سەر ئایفۆن و ئایپادی بەڵام وەکوتم دەبی ئەژمارەکەت ئەمریکی بی چگەشتە لە وڵاتەکانی دیکەشتەوە بڕیارە دەرنەچووە بەس چێ دەیکەم چێ پێشتر دەیکرد لە کۆمنتی بینوسن و هەواڵێکی خۆشە بۆ کەسانێکی فێمە فۆرتنایتی دێ و دایانە سەر مۆبایلی ئەنجام بدەن لە ڕۆژ یەکەمی یاری کلێر ئەبسکیور ئەکسپیدیشن 33 زۆر سەرکەوتو بوو لە ڕۆژ یەکەم 500,000 کۆپیان لێفرۆشت لە سێ ڕۆژ یەکەمیش ملیۆنێک کۆپیان لێفرۆشت و لەسەر گەیم پاسیش داڵندێک زۆریە بەڵام ئەو فرۆشە پەیوەندی بە گەیم پاسەوە نییە واتە یاریەکە لە ماوەی سێ ڕۆژ ملیۆنێک کۆپی لێفرۆشتووە بەبێ ژمارەکانی گەیم پاسیش سەگەی پاس بگومان ژمارەی زۆری واتە یاریەکە زۆر سەرکەوتووە لەسا ئەو یاریەکە چاوەڕێوان دەکرد کە یاریەکە بە چەند کەس دروست کرا 30 کەس دروست کرا چێکردی لە کۆمنت بینووسێ وەرا بێمەسە فاکرای 4 لە مەفتەی ئەپدێتێکی سۆپرایزی بە بڵاو کراوە لەسەر پلەیستیشن 5 یاریەکە بووە 60 فرێم فاکرای 4 یاریی زۆر قەشەنگە چکە باسی ئەو چیایی دەکات لەسەر چیانە قەشەنگە جوانە سنجا کێشە فاکرای بخۆم عاشقی فاکرایمە دەزانن لەمێژ زۆر باسی فاکرایم کردیە بەتایبەتی فاکرای 3 و فاکرای 4 و 5 6 ینی بەس 3 4 و 5 بەتایبەتی 3 هەر نازدار بوو 4 زۆر خۆش بوو 5یش لە فەیڤرتەکانمە بەڵام 6 بۆ دەرەجەی نەبوو بەس مهم فاکرای 4 لەسەر ئێکسبۆکسی لە مێژە 6 فرێم بوو لە بەرەوەی چۆلا پرۆگرامی بوستەکەی کە ساڵێ بوسەن یاریێکا شایان کرد بەڵام لەسەر پلەیستیشن 5 بە ئەپدەیتێک کەس یاریەکە کراوەتە 6 فرێم ئەگەر هەتە لە چێژی وەردەگریم هەروە یوبیسۆفت بە فەرمی ڕایگەیاندکەوە چەندین پلانیان هەیە لە بۆ ئەساسن کریت شادۆز وتیان لە سەرەتای مانجی 5 واتە لەم هەفتەیە ستۆری درۆپێک دەکەن واتە چەند کوێستێکی نوێ چەند مەرحەلەیەکی نوێ زیاد دەکەن کە تۆزێک چیرۆچیە بە بەلاشە وەروە لە کۆتایی ئەم مانگەش کۆلابڕێشنێک ئەنجام دەدەن هەندێک جلوبەرگ و تەرتیبات شتی نوێی گەیمینگ و شتانە بەردەست دەکەن وەروە لەگەڵەوەش فۆتۆ مۆدەکەی ئەپدەیت دەکەنەوە لە مانجی 6 هەر بەشەیەکی بەخۆڕایی چەند ئەپدەیت چەند مەرحەلەیەکی نوێی چیرۆچی زیاد دەکەن لە بۆ یاریەکەی هەندێک دەستکاری دیفیکڵتەکان دەکرێت قڕستری ڕۆشتانە دێتە ناوێ وەروەها گەیم پڵەیەکەی دەستکاری دەکەن تۆزێک بەڵام ئەوان هەمووی ئۆپشنە دەتوانین دەستکاری بکەی ئەوشتانە بەکەی خۆتە و لە دای مانجی 6 بە زەڵدەشتە نازانین بەڵام وتیان لە بای مانجی 6 یەکەم دیڵسیەکەی بڵاو دەکەنەوە دیڵسێکی نوێیان هەیە بە ناوی کلۆز ئۆف ئاواژی دیڵسێکە لەگەڵ نیو گەیم پلەسیش زیاد دەکەن بۆ کەسانی وەکو من یاریەکەیان تاوا کرد دەتوانن بە نیو گەیم پلەس دووبارە دەست بە یاریەکەی بکەن بەڵام هەمان جلوبەرگ و لێڤڵ شتەکان بینێ بەڵام یاریەکە تۆزە قوڵستر دەبێت ستۆری نوێ دەخەنە ناوێ کۆدێکسی نوێ دەخەنە کۆدێکسیان معلوماتی عام لە ناو یاریەکەی وەروە هەندێک بابەتی ئەنامس دێتن کە ئەنامسەکەی زۆخرا و بەڕاستی چاویارەکانی دیکە وا بێکمان هەندە خەڵاتی دیکەش زیاد دەکەن مهم ئەوە پلانی ئەم ساڵیانە بەڵام وتیان لە ساڵەکانی دیکەش پلانیان هەردەبی ئاساسن کری شارۆز بەڕاستی وەک خۆم کە تەواوم کردیە یارێکی خۆشە یعنی لەو ئەساسنە نوێیانە کەیف پێیان بێت زۆ چێژم نێوەرگرت بەڵام بێگومان شتیدا بێمانە زیاتر هەندێک شتیدا خۆش نییە بەڕاستی ئەساسم کرد لە ئۆریژن و تقریبان وایە ئەیژەوەیە کە مەرحەلەیەک دەچێ مەرحەلەیەک لێ کابرا قسەک لەکن دەکات دیسان دەبی تاوای نەخشەکە ببڕی بچێت شوێنان شتێکە قسەش کە دەکات تاوای نەخشەکە ببڕە ڕۆژێن شتێک ئەو شەڕک دەکەی ئەو شتی تقریبان تۆزێک ڕپێتتف و دووبارە و سێبارەیە بەس بەگشتی چێژم نێوەرگرت بەڵێ شەڕەکانیشی خۆش بوو و چیرۆقی کۆتاییەکەشم زۆ بەدڵ و بەڕاستی کۆتاییەکەی زۆر سێژ بەخش سایبەر ئینتراکتیڤ بە فەرمی ڕاگەیاندکەوە یاری Evil Dead The Game چیدی کە بەردەست نابێت بەوە کەسانی دایانێ بیکڕن بەڵام ئەو کەسانی هەیەە هەر بەردەست دەبێت دەتوان یاریەکە بکەن کە یاریی ئۆنلاین هاتە سێڤەرەکان ئۆنلاین دەین بەڵام یاریەکەی دیلیز دەگرێت لە ستۆرەکان دەسەر درێتەوە وەروە ئێلدن ڕینگ زیاتر لە 30 ملیۆن کۆپی لێ فرۆشاوە ئەوە ئەبدێتی نوێی فرۆشی یاریەکەی کە فروم سوفتوێر زۆر خۆشەکە دەڵێت زیاتر 30 ملیۆن کۆپی فرۆشتووە وەروە ڕێمەدی بە فەرمی ڕاگەیاندکەوە یاری FPC Firebreak لەسەر گەیم پاس و وەروە لەسەر پلەیستیشن پلس لە ڕۆژی یەکەم بەردەست دەبێت کە پێم وابێ پێویستی پێی هەیە لەبەرچی لەبەرەوەی یاریەکە یەک ئۆنلاینە دوو یاریەکە زۆر زەبەلانی ڕاستە لەناو جیهانی کۆنتڕۆڵ و ئاڵن هۆیک و ئەوانەیە یاریی ئۆنلاینی ڕێمەدیە بەڵام پێویستی بە گەیم پاس و ئەوانەیە تاکو گەیمەرێکی زۆر بەخۆڕایی بتان تاقیکاتەوە ژمارەکان زۆر بێ بهم یاریەکە بڕیارە لە هەفتەی مانجی 6 لە سەرتای پلتفۆرمەکان بەردەست بێ واگە بتێ بشی کڕی یاریەکە نرخی $50 دەبێت بەڵام لەسەر پلس و گەیم پاسی تاقیکەنەوە پارەی پێ مەدەن ئەگەر هەتانم ریسپاون بە فەرمی ڕاگەیاندکەوە زیاتر لە 100 کەسیان لە کۆمپانیاکەیان دوورخێتەوە بەهۆی ئەو بڕیارە نوێی EA کە زیاتر لە 300 بۆ 400 کارمەندی خۆی دەرکرد
لە کۆمپانیاکان یەکێ لەو پرۆژانێک کانسڵ کرایەوە پرۆژەیەک بوو بە ناوی یاریی ئۆنلاینی ئەکستراکشنی تاقەکەری تایتن فۆڵ کە لە هەفتەکان ڕابردووتمان تایتن فۆڵ لەوانەیە بگەڕێتەوە پرۆژەکە کانسڵ کراوە سەد کەسێک کاری لەسەر دەکرد لە ناو ریسپۆندی دەرکرات بۆ زیاتر فۆکس دەخەنە سەر ستاوەر جێدای لەگەڵ ئایپێکس لەجنسی وەروە لە بۆ کۆڵ ئۆف دیوتی ئەپدێتێکی نوێ زیاد کراوە کە شتێکی زۆر بێمەعنایە بێگومان گەیمەران دەڵێن کۆڵ ئۆف دیوتی لە ئاستی مثلەن مۆدرن وارفێری 2 بلاک ئۆپسی 1 و 2 هاتوۆتە ناو قەشمەرخانەیەکی بێمەعنە کە سێت ڕۆگن خۆشم دێ و ئەکتەرێکی کۆمیدیە بەڵام سێت ڕۆگن زیاد کراوە سێت ڕۆگن ئەکتەرێکی کۆمیدیە هاتە ناو یاری کۆڵ ئۆف دیوتی سەری حرەکەکانی فینیشینگەکانی بکەن یعنی فینیشینگەکانی ڕاستە کۆمیدیە یعنی بەڵام قەشمەریات گەیشتە حاڵەتێک ئاستێک لەناو کۆڵ ئۆف دیوتی کە هەموو هەوڵێک دەدەن ببنە فۆرتنایت بەڵام بەداخەوە نابنە فۆرتنایتی چکە فۆرتنایت ناوی فۆرتنایتە کۆڵ ئۆف دیوتی ناوی کۆڵ ئۆف دیوتیە بۆیش من یاری ئۆنلاین تاقیکەری کۆڵ ئۆف دیوتی ناکەم ئێستا بەڕاستی بۆیش زۆر چاڕوانی باتڵفیلدم یارێکی جددی تاقیکەرم حەز لێیە کە ئۆنلاین چکە پێشتر بەردەوام دەم کرد نازانم لە بیدایەتەکانی چەناڵ ئاگاتان لێبوو یاخود ناسەرەتاکانی چەناڵ 2017 و 18 ئەوانە زۆر کۆڵ ئۆف دیوتیمان بڵاو دەکردەوە مۆنتاژم دەکرد و شتانە تاقەکردن و کیڵەکان بەڵام ئێستا زیاتر بکە قەشمەریات ستایلی من نییە بەس مهم ئەوە سێت ڕۆگن ئێستا بەردەستە و حرەکە قۆڕانش دەکە ناتوانین تاقەکەی بکات دەچەمانچەکەی بەرە تۆ ئینجا کیڵ ئەنجام دەدا بەس مهم ئۆکەی خۆشەویستانم ئەوش بەرنامەی سفرێک ژیری بوو هیوادارم بەرنامەکەتان بەدڵ بین تا ئەڵقەیەکی دیکە بەخوای گەورتان سپێرم خوداتان لەگەڵ